بە هیوای کاتەچی بە سوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم لاپەڕا 89. لاپەڕا 89 بابەتە چی نوێ، بابەتی یەک لە دوای یەکەکان. چەند شێوازێک لە بەخۆی دەبوایە بۆشایی هەبا لە مابەینی وشەی لە و وشەی یەک. چەند شێوازێک دەربارەی یەک لە دوای یەکەکان یان لەسەر یەک لە دوای یەکەکان. پێداچوونەوەی خێرا هەر بە خێرایی یەک دووەچی چا دەکەم، بەڵام تێنەگەیشتم لەبەر چ هەموو جارێ ئەو ژمارەیە دووبارە بوویتەوە، دوو فاریزە یەک. هەر کۆچی هەبی ئەمن بۆ وێنە با ئەو ژمارەی چاکەم، پرسیاری ژمارە 3. لێرە ئەمن 3 ژمارەم هەیە کۆیان دەکەمەوە، تەنیا یەک ژمارەیان فاریزەی لەگەڵا. ئەو کات کۆکردنەوەکە زۆر ئاسانە. ئەم چ دەکەم؟ یەکەم شت ژمارە تەواوەکان لەگەڵ یەکدی کۆ دەکەمەوە، واتە 7 کۆ 8 یەکسانە بە 15. ئەوجا 15 کۆ 2 یەکسانە بە 17. ئەوجا کە 17ی تەواوم هەبوو فاریزە چی دادەنێم. ئەوجا لێرە تەنیا لە یەک لە ژمارەکان ڕەنووس هەیە پاشی فاریزەی، کەواتە تەنیا ڕەنووسەکە بەخۆی دێتە خوارێ، چونکە ژمارەکانی دی هەمویان سفڕیان هەیە لە پاش فاریزە. لەبەر هەندێک تەنیا لێرە ئەو یەک لێرە هەیە، لێرەش لێرە هەیە یەک، لێرەش دەی نووسمەوە، کەواتە سەر جەمەکە کردێت 17 فاریزە 1 بەش لە 10. ئەگەرە من پرسیاری 5ش تەماشاکەم، دیسان ژمارە تەواوەکان 9 لەگەڵ 10 19. 19ش کۆ 2 تەواو دەکاتە 21. فاریزەکەی دەنووسم، ئەو یەکەش دەین بخوارێ. زۆر بە ئاسانی. ئێستا بچمە لای بابەتە نوێیەکە، شێوازی یەک لە دوای یەکەکان. مامۆستا لاوین نەخشە سازیەکی بۆ ئەندامانی نمایشەکەی تیپەکەی ساز کرد. لێرە کوردیەکە هەڵەیە بەڕای من، چونکە نابی دوو نمایشەکەی تیپەکەی، ئەوە نییە لە کوردی. بۆ ئەندامانی نمایشی تیپەکەی ڕەنگە نابی هەردووچی کەی لێرە، یان بۆ ئەندامانی نمایشکەری تیپەکەی، ئەوەش ڕەنگە ببی. نەخشە سازیەکی چا کرد مامۆستا لاوین بۆ ئەوەی ئەندامەکان نمایش بکەن لە ئاهەنگی کۆتایی ساڵی خوێندن. ئەوجا دەبی ئەمن لێرە خاڵەکەم هەبی تەواو بوو، ئەو ڕستەیە. ئەم شێوازەی کە دای ڕشتووە وەک ئەوەی لە وێنەکە دیار کراوە. وێنەکەش نازانم مەبەستی ئێرەیە یان مەبەستی ئێرەیە، نازانم مەبەستی چێندەرە. لە وێنەکە دیار کراوە شێوەی سێگۆشەی یەک لە دوای یەک. ئەگەر مەبەستی شێوەی سێگۆشەبی زیاتر ئەو وێنەیە سێگۆشەیە. ئەگەر تەماشاکەین ئەوها شێوەکە دەبیتە سێگۆشە. شێوەکان هەرچەندە وێنەکان وێنەی بازنەیە، بەڵام شێوەکان وەکو شێوەی سێگۆشەی لێ دێ، هەتا دێ سێگۆشەکە گەورەتر دەبی.
ئەوجە لێرە ئەو جۆرە شێوازانەیان ئەو جۆرە یەک لە دوای یەکانە ئەو شێوانە هەر جارێ شتەکە هەندێک جار بازنەیە هەندێک جار سێگۆشەیە هەندێک جار ئەستێرەیە هەندێک جار چوارگۆشەیە یان لاکێشەیە هیچ مەرج نییە هێمایەکە یان وێنەکە چبی تەنیا دانانەکە وەکو سێگۆشەی لێدێ کە دایدەنێین سێگۆشەکەش سێگۆشەیەکی زۆر جار ڕێکە واتە هەموو لایەکانی وەکو یەکە هەندێک جاریش ڕەنگە بتوانین بە شێوەی کە داینین بەڵام لێرە زیاتر مەبەستی دروستکردنی سێگۆشە نیە زیاتر مەبەستی ئەوەیە ژمارەی هێما وێنەکان گەورە دەبن واتە لێرە یەکەم جار یەکە دوی لۆ زیاد دەکەم ئەو دوای خوارێ دوایە سێی لۆ زیاد دەکەم لۆ چ لۆ ئەوەی پێشەوی دوایە بۆ وێنە لێرە دوو زیاد کرا ئەو دووە لێرە ئەو دووەی خۆی هەر هەبوو سێی دیکەشی لۆ زیاد کرا لە ژێرەوە لە خوارەوە کەواتە هەتا دێ یەکەچیش زیاد دەبی لێرە دووە زەردەکە هەر هەبوو کەسکەکە هەر هەبوو سۆرەکان هەر هەبوون ئەو جارەی چاری دیکەم لۆ زیاد کرد ئەوها هەتا بزانین هەموو جارێ یەکێک زیاتر لە جاری پێشوو زیاد دەبی ئەگەر ژمارەکەشیان بژمێرم لێرە تەنیا یەک بازنە هەیە لێرە سێ بازنە هەیە 6 بازنە هەیە 10 بازنە هەیە پاشان ئەمن دەبی بزانم جیاوازی نێوانی سێ و یەک دووە جیاوازی نێوانی 6 و 3 سێیە 6 و 2 و 6 چارە واتە ئەو جارەی ئەگەر سێگۆشەکەم دروست کرد دەبی لێرە 5 زیادکەم واتە هەموو بازنەکان دەبی ببنە 15 وە جارە چیت کە 6 زیادکەم دەبی 15 و 6 دەبی ببتە 21 ئەوها یەک لە دوای یەکەکان لە وێنەکە دیار کراوە شێوەی سێگۆشەی یەک لە دوای یەکی هەیە وە جیاوازە لە پێوانەکان بەو ژمارەیە دەوترێ دەتوانرێ چنووسرا لێرە بەو ژمارەیەی دەتوانرێ بنوێنرێ بە ڕیزکراوێکی سێگۆشەی دەڵێن ژمارەیەکی سێگۆشەی بەڕای من لێرە کوبرەی وەرجێڕانەکە لە ئینگلیزیەوە بەڕای من زۆر لەو باشانە نییە چونکە دەبا نووسرا بە ژمارەی سێگۆشەی نەک ژمارە سێگۆشەیەکە چونکە لێرە وشەی نییە ئەو وشەی ئینگلیزی هەتا برێین هەتا بیکەینە سێگۆشەیەکە وەکو ئەوەی دیار بیکام سێگۆشەیە بەڵکو ژمارەی سێگۆشەی نەک ژمارەیەکی سێگۆشەی چونکە وەکو گوتم بە من وەرجێڕانەکە لەو باشانە نییە ڕیزکردەی سێگۆشەی دیسان ژمارەی سێگۆشەی یان ژمارە سێگۆشەیەکان ئەگەر بمانەوێت زۆر بن نەک ژمارەکانی سێگۆشەی بەڵکو ژمارە سێگۆشەیەکان یان ژمارەی سێگۆشەی ژمارەکانی سێگۆشەی تۆزێک باشتر ئەوەی ڕاستی بی لە ژمارەیەکی سێگۆشەی ئەوجا دەتوانرێ شێوازی
ژمارەکانی سێ گۆشەی بە شێوەی یەک لە دوای یەکی ژمارەی بنووسرێ. تێناگەم مەبەستیشیان چییە؟ یەک لە دوای یەک بریتیە لە ژمارەیەکی ڕیزکراو بە پێی ڕێسایەکی دیار کراو. بە هەر ژمارەیەک لە ڕیزکراوەکە دەڵێن ڕادا. ئەوە باشە. لێرە ڕادەی یەکەم، ڕادەی دووەم، ڕادەی سێم، ئەوە ڕادەیە، ئەوە بەڵام ئەوەش ڕاستە کە ڕێسایەک هەیە لە دووی دەڕۆین. ڕێسایەکە چییە؟ هەموو جارێ شێوەکان زیاد دەکەن. هەموو جارێ یەکەک زیادتر دەبی لە جاری پێشوو. واتە ئەمن لە جاری یەکەم یەک شێوەم هەیە، جاری دووەم دوی زیاد دەکەم دەبیتە سێ، جاری سێم دوی زیاد ناکەم، سێ زیاد دەکەم دەبیتە شەش، جاری چارەم سێ زیاد ناکەم، چاری زیاد دەکەم دەبیتە دا، جاری پێنجەم پێنجی زیاد دەکەم دەبیتە پازدە، جاری شەشەم شەشی زیاد دەکەم دەبیتە بیست و یەک. ئەوها جاری دووەم دوی زیاد دەکەم، جاری سێم سێ زیاد دەکەم، جاری چارەم چاری زیاد دەکەم و هەروەها جاری پێنجەم پێنجی زیاد دەکەم. ئەمن لێرە تۆزەک شێوەکانم دروست کردیە بە شێوەی سێ گۆشەش دەتوانم دروست بکەم. یەکەم جار یەک سێ گۆشەم هەیە، دوایە دوی زیاد دەکەم، ئەو جارەی سێ زیاد دەکەم لە جاری سێم، ئەو جارەی چاری زیاد دەکەم. زیاتر مەبەستم سێ گۆشە ڕەنگە و ڕەنگەکانە. خوێندکاری ژیر توش دەتوانی بە هەوەسی خۆت چ شێوەکت بووی هەڵبژێری، بازنا، سێ گۆشە، چوار گۆشە و هەموو جارێ ئەوها بەو شێوەی دانێ وەکو سێ گۆشەیەکی لێدێ هەمووی. ئەو جاری یەکەم، جاری دووەم، جاری سێم، جاری چارەم، جاری پێنجەم پێنج زیاد بوو. مەرجی شنیە سێ گۆشەبی ئەمن لێرە دەتوانم بۆ وێنە ئەستێرەی دانێم. جاری یەکەم یەکە، پاشان شێوەی دووەم دووم زیاد کرد، شێوەی سێم سێم زیاد کرد لۆ شێوەی پێشەوی و ئەگەر تەماشایان کەین ئەو شێوانە دانانەکەیان وەکو سێ گۆشەیە، ئەوها وەکو سێ گۆشەی لێدێ جۆری دانانەکە. هەندێک جار با بگەڕێمەوە ئێرە جارێ بزانم چ بوو. بۆ بەدەستهێنانی ڕادەی دواتر لە کاتی یەک بە دوایەکەکان، ژمارەکانی سێ گۆشەی یەکەم زیاد بکە بۆ ئەو ژمارەی کە پێشتر زیادت کردووە بۆ ڕادەکەی پێشووتر. ئەم ڕێسایە بەکاربینە بۆ دۆزینەوەی ڕادەکەی دواتر. ئاسان نییە، بەڵام لێرە ئەوها ئاسانترە. ئەگەر یەک شێوەم هەبوو، ئەوها یەکەم جار کە گەیشتمە وێنەی دووەم دوی زیاد دەکەم، چونکە یەکم هەبوو یەکەم جار کە دووم زیاد کرد هەمویان دەبنە سێ، وەکو دەبینین لێرە بوونە سێ دانە. ئەوجا ئەوە شێوەی یەکەمە، شێوەی دووەم، شێوەی سێم ئەو جارەی دوی زیاد ناکەم، سێ زیاد دەکەم لۆ سێیەکەی دەبتە شەش، ئەو جارەی چاری زیاد دەکەم دەبیتە دە، ئەو جا پێنجی زیاد دەکەم دەبیتە پازدە، ئەو جا ئەمن دیسان شەشی زیاد دەکەم لێرە دەبیتە بیست و یەک، ئەو جارەی دیسان هەفتی زیاد دەکەم دەبیتە بیست و هەشت و هەتا دوای ئەمن هەر
ئەگەر تەمەشاکەین 2 3 4 5 6 7 8 لێرە زیادکردنە، هەندێک جار ڕەنگە کەمکردنەوە بی، هەندێک جار ڕەنگە لێکدان بی یان دابەش بی. هەموو کردارەکانی ئەژمێرکردن هەر چاریان لەگەڵا کۆ، کەم، جاران و دابەش. لەبەر ئەوەی 10 و 5 15 ژمارەی سێگۆشەی دێت بریتیە لە 15. ئێستا تەواو بووم لێرە لەبیرت نەچی لەوانەیە یەک لە دوای یەک دووبارەکردنەوەی کردارەکانی کۆکردنەوە، لێدەرکردن، لێکدان و دابەشکردن لە خۆ بگری. واتە دەبی ئەمن هەمیشە بیر لە هەر چواریان بکەمەوە، بزانم ئایا ئەو ڕیزبەندیە و ئەو شێوازە کو دروست بووە. ئەوجە لێرە من ئەو شێوازەم لێرە دانایە. ئەگەر ئەوە پرسیار بوو، پرسیاریان لێ کردی، ژمارە 7 ژمارە 14 ژمارە 28 ژمارە 46 هەیە، یەک لە دوای یەکەکانە. ئایا ژمارەی دوای 46 چەندە؟ ئەم دەبی دانیشم پەیوەندیەکی ببینمەوە لە مابەینی ئەو ژمارانە. یەکەم جار دەبینم هەتا دێ گەورە دەبن، پاشان تەماشا دەکەم ئایا 7 و 14 چیان چ پەیوەندیەکیان هەیە. ئەگەر بیرم کردەوە 7 کۆ 7 دەکات 14، واتە ئەمن هەموو جارێ 7 کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەی هەتا ئەو ژمارەم بەدەست بێ. ئەگەر 14 7م لەگەڵی کۆ کردەوە، 14 و 7 ناکاتە 28، کەواتە هەڵەیە 7 کۆ ناکەمەوە. ئەدی چییە مەسەلەکە؟ دەبی بیرکەمەوە ئەمن ئەگەر 7م جارانی دوی کرد دەبیتە 14، ئەگەر 14شم جارانی دوی کرد دەبیتە 28، ئەگەر 28شم جارانی دوی کرد دەبیتە 48، کەواتە 46 ببورن، کەواتە 46ش جاران و کەڕەتی دوی دەکەم دەبیتە چەند؟ 6 جاران 2 12، 2 جاران 6 8 یەکی 9 دەبیتە 92. کەواتە دەتوانم بنووسم 92 ئەو ژمارەیە کە پاشی 46 دێتن. 92 بە هەندێک گەورەتری بکەم و بەو ڕەنگەشی بنووسم. کەواتە وەڵامەکە ئەو ژمارەی دوای ژمارە 46 دێ لەو یەک بە دوای یەکە ژمارە 92. ژمارەکەی پاشی 92 دیسان 92 جارانی دوی دەکەم و هەتا دوای. ئەوە لێرە کرداری لێکدان بوو کە ئەو ڕیزبەندی و ئەو یەک لە دوای یەکەی دروست کردیە. ئەو جارێ ئەگەر هەندێک ژمارەی دیم هەبوو، 96 48 24 12 دەبینم هەتا دێ کەم دەبی. کەمبوونەکە کووە؟ دابەشە. ئەمنەگە 96م دابەشی دوی کرد 48م بەدەستێ، ئەگەر 48شم دابەشی دوی کرد 24م بەدەستێ، دابەش 2 12. ژمارەکەی پاشی 12 کە دێ بێگومان ژمارە 6ە، چونکە 12 دابەش 2 دەکا 6، ئەو جا 6ش دابەشی 2 دەبی بکاتە 3، ئەو ژمارەی کە پاشی 6 دێ، 6ش دابەش 2 دەبی بکاتە 1.5، ئەو ژمارەی کە پاشی ژمارە 3 دێ ڕەنگە هەندێک جار فاریزەشی بکەویتە لەگەڵ بیتن، هیچ کێشە نییە. کەواتە ئەوها ئەمن دەبی هەموو جارێ ژمارەکەی هەمە دابەشی دوی کەم ژمارەکەی دیکەم بەدەست بێ.
ئەگەر 1.5 دابەشی 2 کەم دەبی بزانم پاشان چ ژمارەک لەو 1/2 دروست دەبی. ئەوە دەربارەی 1/2 ئێستا بچمە لای ڕاهێنانی ژمارە 1 بخینمەوە ئێرە ئەم شێوازەی لەم 1/2 هەیە بنووسە. ئەم شێوازەی لەم 1/2 هەیە بنووسە. 1 5.5 10 4.5 19 و ڕێساکەش بنووسە. ئایا چ ڕێسایەکە؟ ئەو ڕێسایە نووسیتە بەکاری بینە بۆ دۆزینەوەی 3 ڕادەی دواتر کە دێت لە 1/2 کەواتە لە پاش 19 3 ژمارەی دیش بنووسە، 3 ڕادەی دیش بنووسە بە هەمان شێوە. ئەوە چ شێوەکە؟ ئەو یەکە کو بوویتە 5.5 5.5 کو بوویتە 10 10 کو بوویتە 4.5 4.5 کو بوویتە 19. لێرە چ کرایە؟ 1 ئەوجا 5.5 10 4.5 19. ئەگەرە من 1.5 بینم ببورن یەکی بینم کۆی کەمەوە لەگەڵ 4.5 دەبیتە 5.5. ئەگەر 5.5 بینم کۆی کەمەوە لەگەڵ 4.5 دیسان دەبیتە 10. دەش کۆکەمەوە لەگەڵ 4.5 دەبیتە 4.5 کەواتە هەمیشە کۆی دەکەمەوە لەگەڵ لەگەڵ 4.5 کەواتە 19 کۆ 4.5 4.5 4 ژمارەی تەواو لەگەڵ 19 ئەگەر کۆکەمەوە دەبیتە 23. نیوەکەش وەکو خۆی دێتە خوارێ چونکە لێرە هیچ ژمارەی کەرتم نییە، ژمارەکە کەرتدار نییە. باشە یەکەم ڕادە بووە 23.5 ئەوجە 23.5 دیسان کۆ دەکەمەوە لەگەڵ 4.5 ژمارە تەواوەکان کۆ دەکەمەوە 23 کۆ 4 دەکاتە 28 دەکاتە 27 نیویش کۆ نیو دەکاتە یەکی تەواو ئەوجا 27 و 1 دەکاتە 28. ئەوجا دیسان 28ەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 4.5 28 تەواو لەگەڵ 4 تەواو دەکاتە 28 29 30 31 32 تەواو نیوەکەش لە تەنیشتی دەنووسێ. کەواتە ڕادەکان 3 ڕادەکان چنە 23.5 28 و 32.5. تەماشاکە خوێندکاری ژیر ژمارەکان یەکەچیان تەواوە ئەوی دیکە کەرتی ژمارەی کەرتدارە، دیسان یەکەچیان تەواوە ئەوی پاشەوی کەرتدارەوە. ئەوها هەمیشە ژمارەی تەواو ژمارەی کەرتدار ژمارەی تەواو ژمارەی کەرتدار. ڕادەی دەیەم لە 1/2 هاتووە لە نمونەی یەکەم چییە؟ ڕادەی دەیەم بزانین ڕادەی دەیەم مەبەستی چییە؟ بە ئەوانە ڕەشکەمەوە هەتا بتوانم بزانم ڕادەی دەیەم چەندە. ئەوە ڕادەی یەکەمە، ئەوە ڕادەی دووەمە، ئەوەش ڕادەی سێمە، ئەوە ڕادەی چارەمە، ئەوە ڕادەی پێنجەمە، ئەوەش ڕادەی دیسان شەشەمە، ئەوە ڕادەی هەفتەمە، ئەوەش ڕادەی هەشتەمە، ڕادەی نۆیەم دەبیتە چ؟ 32.5 دەبی ئەمە کۆ بکەمەوە لەگەڵ 4.5
32.5 ئەگەر کۆی بکەمەوە لەگەڵ 4.5 32 کۆ بکەمەوە لەگەڵ 4 دەبیتە 36 تەواو، نیویش دەبیتە 1 کەواتە دەبیتە 37. 37 ئەوجە 37 ئەوە ڕادەی نۆیەمە، ڕادەی دێم 37 دەبی کۆ بکەمەوە لەگەڵ 4.5 37 کۆ بکەمەوە لەگەڵ 4.5 37 تەواو لەگەڵ 4 تەواو 37 38 39 41 ئەوجا نیویشی لەگەڵا، واتە وەڵامی ڕادەی دەیەم چەندە؟ 41.5 واتە ڕادە جووتەکان هەمیشە نیویان لەگەڵا، ڕادە تاکەکانیش ژمارەی تەواون. تەواو بووم ئێستا لەو باسکردنی ئەو لاپەڕەیە ئەوەی گرنگ بوو ژمارەی 3 گۆشەیی یان ژمارە 3 گۆشەییەکان یان ڕادە کە گرنگە بزانم ڕادە چییە، واتە کام وێنەکە ژمارە چەندە، وێنە یەکەمە یان دووەمە یان سێەمە یان چارەمە، بەڵام ئاسانترە ڕادە و شێوازێک دروست دەبی، ئەوجا هەمیشە یان کۆکردنەوەیە یان لێ دەرکردنە یان جارانە یان دابەشە. خنکەرژیر لێرە دێمە کۆتایی وانەکە و هەتا وانەی داهاتوو باسی لاپەڕەکی نوێ هەتا ئەو کات هەر خۆش بی.